ئایا بە دوای شوێنێکی گونجاو دەگەڕێت کە پێداویستەکانی گەیمنگ لە پیسی و کۆنسڵ و مۆبایل بە کوالێتێکی بەرز و بە نرخێکی هەرزان بفرۆشن؟ ئێستا دارنگەیم باشترین و باوەڕپێکراوترین و گەورەترین براندی گەیمە لە کوردستاندا کە سەرجەم پێداویستەکانی گەیمنگ دابین دەکات بە گونجاوترین نرخ. دەتوانی پیسی بێڵ بکەیت لەسەر خواستی خۆت و سەرجەم پارچە جیاوازەکانی پیسی بەردەسە لەگەڵ نوێترین کۆنسڵەکانی پلەیستیشن و ئەکس بۆکس. لە دارنگەیم سەرجەم پێداویستەکانی گەیمنگ وەک هێدسێت و ماوس و کیبۆرد و ماوسپاد و مێس و کورسی گەیمنگ و نوێترین یاریەکانی پلەیستیشن و ئەکس بۆکس و کارتی سەرجەم ستۆرە جیاوازەکان بەردەستە بەهرزانترین نرخ لە تەواوی کوردستاندا و ئەکسسواراتی گەیمنگ و سەرجەم پێداویستەکانی ڕازاندنەوەی ژووری گەیمنگ و تیشرت و جلوبەرگی گەیمنگ بە گونجاوترین نرخ بەردەستە و هەروەها توانێت چاکردنەوەی کێشەی کۆنسڵ و پیسی گەیمنگیان هەیە گەیاندنیان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و سوپرایزێکی گەورەی بۆتان ئامادەکردووە. هەر ئێستا بچن سەبسکرایبی کەناڵی دارینگەیم بکەن لە یوتیوب و کۆمنت بۆ کۆتا ڤیدیۆی کەناڵەکەی بنووسن ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ برنەوەی PS4 و بەم زوانە تیر و پشکەکە ئەنجام دەدات. ناونیشان سلێمانی سەهۆڵەکە تەلاری سالم نەهۆمی دووەم لەگەڵ دارینگەیم هەمیشە باشترینەکان بەدەست بهێنە. هەندێک حاڵەتی ئاسایی هەیە بۆ نمونە زۆربەی کات ئەوانەی ئازاری سکیان هەیە دەچنە لای پزیشک بۆ ئەوەی پشکنینیان بۆ ئەنجام بدە و لە ئەنجامی پشکنینەکەش دەردەکەوێت کە حاڵەتێکی ئاساییان هەیە بەڵام هەندێک زارشتی زۆر سیر و سەمەرە دەدۆزرێتەوە لە نێو گەدەی ئەو کەسانی کە پشکنین ئەنجام دەدەن. ئەمڕۆ باسی سیرترین پێنج لەو شتانە دەکەین کە لە نێو سکی نەخۆشەکان دۆزراونەتەوە. پێنجەم 78 کەوچەگە و چەتاڵ لە ناو گەدەیەکدا. لە ساڵی 2009 ئافرەتێکی هۆڵندی تەمەن 32 ساڵە چووە لای پزیشک و دەیناڵان بەدەست ئازارێکی زۆرەوە لە سکیدا. شتە نامۆکە لەو کاتەدا ڕوویدا. دوای تەماشاکردنی پشکنینەکە پارچە پەڵەیەکی گەورەیان بینی کە لە پشکنینەکەدا دەرچووە و بەهۆی گەورەی قەبارەکەی نەیان دەزانی چییە. بەڵام لەوە سیرتر ئەو کاتە بوو کە نەشتەرگەریان کرد بۆ ئەوەی دەری بکەن. بینیرا 78 کەوچک و چەتاڵ لە ناو گەدەیەتی و دانە بەدانە دەریان کرد. دوای ئەوەی لێکۆڵینەوەی زیاتریان دەربارەی ئەم بابەتە کرد بۆیان دەرکەوت ئەم ئافرەتە خاوەنی حاڵەتێکی دەرونی سەیر و سەمەرەیە کە هەڵدەسێ بە خواردنی ئەو کەرەستانەی کە بەکاردێن بۆ نان خواردن و ئارەزوویەکی زۆری لیان هەیە. چوارەم تۆپی بۆلیمەر شتێکی نامۆ نییە کە منداڵ لە تەمەنێکی بچووکدا هەر شتێک ببینێ دەیخوات و دەیکاتە دەمیەوە بۆیە شتێکی ئاسایە جارجار مناڵ پارچە پلاستیک یاخود پارچە ئاسن قوت بدەن. لەم حاڵەتەیاندا کچێکی هەژمانگ ئازارێکی زۆری هەبوو لە گەدەی بینیان زیاتر لە 20 تۆپی بۆلیمەری قودداوە. تۆپی بۆلیمەر بریتیە لە تۆپێکی بچووک قەبارەی تۆپێکی بۆلیمەر نزیکەی 2 میلیمەترە و هەروەها ڕەنگا و ڕەنگن بەڵام کاتێک دەخرێتە نێو ئاوەوە گەورە دەبێت بۆ 40 جار لە قەبارەی ئاسایی خۆی. کاتێک کچەکە گەێنرا بۆی نەخۆشخانە تۆپەکان گەورە ببوون بە نزیکەی هەر دانەیەکیان گەیشت بۆیە 3.5 سانتیمەتر. ئەمەش حاڵی کچەکەی زۆر خراپ کردبوو بە ڕادەیەک خەریک بوو گیانی لەدەست بدا و بە پەلە نەشتەرگەری بۆ کرا هەتا پێش ئەوەی گەورەتر ببێت چارەسەری بکەن و دەری بهێنن. سێم تۆپەڵە قژێکی 4.5 کیلۆگرامی. لە ساڵی 2009 کچێکی تەمەن 18 ساڵ لە ویلایەتی شیکاگۆی ئەمریکی ئازارێکی زۆری هەبوو و 17 کیلۆگرام کێشی دابەزاند بوو و هەروەها هەمیشە دەڕشایەوە. کاتێک پشکنینی بۆ کرا بینرا تەنێکی تاریخی نامۆ لە گەدەیەتی بۆیە نەشتەرگەریان بۆی ئەنجامدا هەتا دەری بهێنن. کاتێک تەنەکەیان دەرکرد بۆیان دەرکەوت ئەمە تۆپەڵە قژێکە کە درێژەکەی زیاتر لە 30 سانتیمەترە و کێشی تۆپەڵە قژەکە 4.5 کیلۆگرامە. ئەم کەسەوەک حاڵەتێکی دەرونی ڕاهاتبوو کە لە کاتی دەست بەتاڵیدا قژی بخوات بۆیە دوای چەند ساڵێک ببوو بەم تۆپەڵە گەورەیە. دووەم گرەیەکی 13 کیلۆگرامی. پیاوێکی چینی تەمەن 22 ساڵ دەیناڵان بەدەست گەورەبوونی سکی بە شێوەیەکی سەیر و نامۆ دوای چەند پشکنینێک وایان زانی تووشی شێرپەنجەی ڕیخۆڵکە بووە و ویستیان نەشتەرگەری بۆ بکەن بەڵام کاتێک تەماشایان کە ڕیخۆڵکەکەی ئەم کەسە زۆر گەورە بووە لە ڕادە دەرچووە و هەر ئەوەش بۆتە هۆکاری قەڵەوبوونی بۆیە پزیشکەکان ناچار بوون بەشێک لە ڕیخۆڵکەکەی ببڕنەوە کە درێژەکەی 76 سانتیمەتر بوو و کێشی ڕیخۆڵکەکە 13 کیلۆگرام بوو. یەکەم و کۆتایی کۆرپەلەیەک لە نێو سکی پیاوێکدا. ئەم پیاوە خەڵکی هیندە و هەر لە منداڵیەوە ناڵاندوێتی بەدەست گەورەبوونی سکیەوە و شتەکە خەتای قەڵەوبوون نەبوو چونکە بەشەکانی تری جەستەی ئاسایی بوو. ئەمە بەردەوام بوو تاکو تەمەنی 30 ساڵی تێپەڕان بەڵام شەوێکیان ئازاری زۆری بۆ هات و بردیان بۆ نەخۆشخانە و بە پەلە پزیشکەکان ویستیان نەشتەرگەری بۆ بکەن وایان زانی کە ئەمە گرەیەکی گەورەیە بەڵام کە نەشتەرگەری بۆ کرا بۆیان دەرکەوت کە ئەمە کۆرپەلەیەکی نیمسە دروست بووە لە سکیدا و دوای لێکۆڵینەوەیەکی زیاتر بۆیان دەرکەوت ئەوەی لە نێو سکی بووە براکەی بووە
چونکە دوانە بوونەوە لە نێو سکی دایکیاندا کۆرپەلەیەکیان ئەوەی تریانی قوت داوە و لە نێو سکی براکەی بووە هەتا و کاتەشی لە دایکیش بووە و بۆ خۆراکانە ژیاوە کە براکەی خواردیەتی و دوای ئەوەی نەشتەرگەری بۆ ئەنجام درا و دەریان هێنا پزیشکەکان دەڵێن دەتوانین ئەم کۆرپەلەیە گەورەتر بکەین هەتاکوم دەبێتە مرۆڤێکی پێگەیشتوو بەڵام پێویستە بە هەمیشە خۆراکی بدرێتێ لە ڕێگەی چەند مادەیەکەوە. کام لەم حاڵەتانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆم بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی زیاتر لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی ڤیدیۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێت ئەگەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.